2 ساڵ زیاترە بەشێکی زۆریە و گەڕەک و شوێنانەی هەولێر کە پرۆژەی خزمەتگوزاری تێدا ڕاوەستێنرا بوو لە چاوەڕوانی بڕیاری دووبارە دەستپێکردنەوەی پرۆژە خزمەتگوزاریەکاندان بەتایبەت گەڕەکی هەشتی حسارۆک. سەرۆکی شارەوانی هەولێر دەڵێت لە بەرنامەیاندا بەشێک لەو زەویانەی ئەو گەڕەکە بفرۆشن بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆیان. بیرمان لەوە کردیتەوە ئالێتێک بدۆزینەوە بزانین بتوانین ئەگەر بکرێت ڕەزامەندی لەسەر بدرێت هەوڵ بدەین سوود لەو زەویانەی وێن دەروەربگرین کە ڕوکنەیان نایە یان بتوانین بە ڕێگایەک لەگەڵ کۆمپانیایەک با بڵێن ئەگەر ڕەزامەندی لەسەردرا خزمەتگوزاری بگەینی بەرامبەرەوەی بتوانین زەوی بدەین ئەو زەویانە بفرۆشین پارەکان بدەینێ ئەمە وەکو دیڕاستێکە لە بەردەستماندای و هەوڵ دەدەین و بەرزی بکەینەوە تاکو ڕەزامەندی وەرگرین. قەیرانی دارایی لەگەڵ ئەوەی بەشێکی زۆری پرۆژە خزمەتگوزاریەکانی حکوومەتی ڕاگرت لە هەمان کاتدا هۆکارێکیش بوو بۆ پەخستنی پرۆژەکانی خزمەتگوزاری تر. بەشێک لە هاوڵاتیان وەک کۆسانەی مامەڵەیکردن و فرۆشتنی زەوی دەکەن ڕایدەگەێنن. بەردەوامبوونی دۆخی دارایی هەرێم کاریگەری زیاتر لەسەر نۆژەنکردنەوە و گەیاندنی خزمەتگوزاری دەکات. 100% تاسیراتی زۆر کەتیە ینی بۆ نمونە ئێستا پێشتر قەت 6 دەفتەری بێ ئێستا بە 3 دەفتەر دۆلاریان زۆر دابەزیە. خەدەمات خۆ دەزانی ئێستا کە زروفی ئەو قەیرانی ئێستای کوردستان هیچ خەدەمات وشتی وهالە نییە زۆر کەمە لەبەر قەیرانەکەی ئیتر ئەوە تەسیری خۆی کردیا. گەڕەکی هەشتی حسارۆک یەکێکە لەو گەڕەکانی هەولێر کە ماوەی 2 ساڵات چاویان لەوەیە بەشێک لە خزمەتگوزاریە سەرەتاییەکانیان بۆ دابین بکرێت بۆ ئەوەی بتوانن یەکەی نیشتە جێبوون و خانوو لەسەر زەویەکانیان دروست بکەن چونکە بەشێکی زۆری ئەو کەسانی خاوەنی زەوین لەم گەڕەکە فەرمانبەر و کەم دەرامەتن. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.